زۆر وترا و زۆر نووسرا لەبارەی قوربانیانی ڕووداوەکەی ئیجەوە. ئێمە تەنیا بەوێنە پێشانتان دەدەین لە کاتی گەیشتنەوەی تەرمەکانیان بۆ شاری سلێمانی. ئەمە جەرگی منی دیایە. وڵی ئەو کاتی کە ئێمە هەواڵەکەمان پێگەیشت 22 مانگ بوو ئەوان لە 20 مانگە ڕۆژی جمعە بووە بەلەمەکان غەرق بووە. بەڵام کاتێک کە من گەیشتمە دوو جەنازەکەی من لەگەڵ ئەوەی کە بوو بە سیانزە لەسەر ئەوەی من پەکیان کەوتبوو چونکە کەسوکاری نەدۆزرابەوە. ئێمە لە ڕێی برادێرێکەوە کە ناوی موعەیە دەلەوێت لە پەیجی خۆیان بڵاوی کردەوە وتی خزم و کەسی ئەم دوو جەنازەیە بێن بەهانایەوە یەکیان ناوی بەیان ئەحمەد ساڵحە کوڕەکەشی ناوی سەهەند یاقوب عوسمانەکە کوڕی منە. ئیتر کە چوومە ئێوە بە حەقەت مەساتێ بوو عایلەی 13 نەفەر هەمووی ئەگریا لە بەردەم تۆ عەدلی ئەوەیە کەسێک ناهات بەهانایە و خەڵکەوە جەنازە هەمووی لە ژوورە تورکیا جوابی کەس نهاتەوە. ئیتر لە ڕێی قۆنسوڵخانەی عێراقەوە دوو برادەری عەرەبیان هاتن ئیشەکان بۆ کار ئاسان کردین و لەگەڵ ئەو کاک موعەیەدەیە کەوتنە ئیش و کار هەتا جەنازەکانیان یانێوە پێمان لە ماوەی 4 ڕۆژە بۆ 5 ڕۆژ ئینجا جەنازەکانمان وەرگرتەوە. بەڵام هەرچی ئەو شوێنە ببینێ بەڕاستی ئەوەنە مەساتە خۆت ناگری ترە بێ دایمە بگری ئەو هەموو مناڵە جوانە و هەموو ئافرەتە چاکەوە هەموو کوڕە گەنجە جوانە لەسەر ئاوە خنکاوە هەمویان وەزعیان تێکچووە لاشیان تێکچووە. ئەم داواکاریم لەو خەڵکە هەیە ئەگە هەرچۆنێ بێ ئەم وڵاتی خۆشمان هەرچەنێ قەیرانی تیابێ هەرچەنێ ناخۆشی تیابێ هەر لە وڵاتەکەی خۆتا بمێنیتەوە و سەبر بگری و ئارام بگری باشترا لەوەی کە بچیت لەو دەریایە بیتە خۆراکی خۆش و ماسیەکان لەوەیە بخنکیەی. دیارە ئەوانەیە و تەرمانەیە ساکە ڕێنراوانەوانەیە ئی پێنجشەمەی ڕابردووە بەداخەوە کە لە ڕووداوێکی دڵتەزێندا لە ئەوەکانی ئیجا بەلەمەکان نقم بوو تێیدا ژمارەیەکی زۆر یەکجار زۆر کە بێسەر و شوێن کراون ئێستا دیار نین. ئێستا 13 تەرمان ئێمە لە ئیزمیر بوون لە تۆبعادلی ئیزمیر بوون ئەو 13 تەرما کە حوتیان خەڵکی شاری سلێمانی بوون خەڵکی شاری سلێمانی دەوروبەری بوون 6شیان بۆ شاری هەولێر دوێنێ شەو گەڕانەوە ئەم شەو 6 تەرمیان گەڕێنراونەوە هەرێمی کوردستان. سەرەتای حادیسەکە ئێمە لە 28 مانگدا بوو 28 سعات 5 و 6 دقەی بەرەبەیان سواری بەلەمێک بوون. بەلەمەکە ئێمە پێشتر معاملەمان وانە بوو بە یەختێکی گەشتیاری بمانبن بەس کەسی چوونە حادیسەکە چوونە سەر ئاوەکە بەلەمێکی زۆر بچووک و ویسمان سەر نەکەین لەگەڵ ئامۆزاکەم ئێمە ئاخر کەس بن چووکم ئێمە هیچمان لە خۆشیان نەڕۆشتین من مناڵێکی نەخۆشم پێشە لە دەماغ ئەویش ئامۆزاکەم خێزانەکەی تووشی نەخۆشی دێشخایەن بە ویسمان بۆ چارەسەر بڕۆین بە حکمی ئەو 3 مناڵی پێبوو من دوو مناڵ و مناڵەکەشم قورس بوو لە توانای هەڵگرتنیدا تۆ زەحمەت و تاخیر بووین کە چوونە ساوەکە ئاخر کەس بووین. سەرکەوتی ویسمان سەر نەکەوتین بەلەمەکە زۆر بچوو بوو ئەوە نەبوو کە ئێمە معاملەمان کردبوو پێشتر پیشانیاندا بووین دوایی بە زەبری چەقۆ و هەڕەشەکردن سەرکەوتین تومان باشێکمان چەقۆیش لێنەدرێ بکردە ئاوەکەیەوە کەسی لێنەبیانی نە پۆلیسێک نەشتێک بەرحاڵ سەرکەوتین نزیکەی 2 ساعت و نیوەک بەلەمەکە ڕۆی ئەو ئامۆزایم هەر هاوار دەکرد کاکە بەنزین نامێنێت با بچێتە دورگەیەک بوەستەیە گەشتە 3 ساعت و بەنزین تێدا نەما شەپۆلێکات بەرزی شەپۆلەکە 2 مەترێک دەبوو بەلەمەکەی نیوە کرد لە ئاو ئێمە چۆنەکە بێ بەدەست و بە پێڵاو و بەشتە چیلامان بۆ بەتاڵمان کردەوە بەلەمەکە ئاسایی بوو بۆ ماوەی 5 دقەیەتی بەداخەوە شەپۆلی دووەم زۆر بەرز بوو توانای ئەوەی نەبوو کە بەلەمەکە خۆی ڕاگرێ ئەوە بوو بەلەمەکە نقوم بوو پێشەوەی کە بەلەمەکە نقوم بێ لە قاتی ژێرەوە قاتی ژێرەوەیان بۆ دروست کرد ینی کردیان بە 2 قات ژنوپیایەک و مناڵە کات نەدەرێ دەکۆکی کوتی لە خوارەوە خنکانێتمان بۆ خەڵکی تێدایە کوتی نزیکەی 30 نەفەری تێدایە لە خوارێمەوە ئێمە هەر نەمانزانی بوو ئەو بوو بەلەمەکە نقوم بوو لەو 30 نەفەری خوارە ئەو 3 نەفەرە هاتنە سەرەوە ئەو 27یان هەر لەگەڵ بەلەمەکەیان نقوم بوون ئێمە نزیکەی 40 نەفەر لەسەرەوە بوو بە ڕۆژە ڕەشێک یعنی زۆر ڕۆژێکی نازانم پێوانە ناکرێت ناتوانانی بیژێڕێ ینی باوەڕ کرد خەڵک جاران فلیمی تایتانیشی دەبینی کە فلیمێکە دروستکراوە بەس من یعنی واقعەکەیم بینی مناڵ لەسەر و ئاوە بوو دایک و پیا و یعنی بە هەر حاڵ شتێکی زۆر ناڕەحەت بوو ئێمە کەوتین ناو ئاوەکەەوە من و ئامۆزاکەم و 3 مناڵی پێ بوو منیش 2 مناڵم پێ بوو مدەیەکی زۆر لە ئاوەکە ئەماینەوە نزیکەی 3 ساعت و 20 دقە یان بۆ 3 ساعت و نیو
ئەوە لە مەلەکردندا بەس خۆشبەختانەی مە ڕۆژێک پێش چونمان بۆ ئەزمیر جلی مەلەمان کڕی بوو ئەو جلی مەلەیە یعنی ئەو ئاوەکە توانای نەبوو ژێر ئاوت کا بەس لەسەرەوە بەس لە حاڵەتی هاتنی شەپۆلەکاندا عزێتی زۆر لەدای نزیکەی 3 سەعات و 20 دقیقە لەو ئاوایە بوون تا ئەوە بوو پاپۆڕێکی پۆلیسەکان بۆ ڕاوەماسی هاتبوون جەنازەیان بینی بوو لە خوارەوە کە بەدەم شەپۆلە ڕۆژ بوو هاتنە سەرەوە و کۆمەڵەشیان لێ ڕزگارکردن مێمە نزیکەی 7 نەفەر لەبوون بەداخەوە 22 نەفەرمان ڕزگاری بوو 38 نەفەر خنکان جیانیان سپات لەوێ 38 نەفەر ئێمە خێزانەکەی خۆم 4 نەفەر بوون 2 مناڵ و خێزانەکەم ئامۆزاکەشم 5 نەفەر بوو ئامۆزاکە موژنەکەی و 3 مناڵی بەداخەوە هەر 3 مناڵەکەی ژیانی سپار من کچەکەم تەمەەن 8 ساڵان بوو ئەوی ژیانی سپاس بەس کوڕێکم هەیە شەلە لەماقە بە حکمی خوای گەورە و بە معجزەی خوای گەورە لە ناو 23 مناڵە بەس ئەو مناڵێ من دەرچۆ شەلە لەماقە کە لایەشی هەر ئیش ناکە. جارێکتر نیشیمان قوربانیانی دەریای ئیجەی لە ئامێزگرتەوە ئەوەی مایەوە خەم و ژان و ناسۆر بوو بۆ کەسوکار و خانەوادەیان و بۆ گەل و نیشتیمانەکەشیان. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.